الرحیم بەڕێزان و خۆشەویستان ئێمە لە شاری کەرکووک بروخێدس شەیدێدس بروخێدس شەیدێدس بروخێدس شەیدێدس بە ناوی خوای گەورەی میهرەبان لای هەمووان ئاشکرایە کە ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووریەوە بە بارودۆخێکی سەخت و دژواردا تێدەبەڕێ. مامۆستایان و فەرمانبەران و تەواوی چین و توێژەکان هاتوونەتە سەر شەقام و داوای موچە و قوت و نانی ڕۆژانەیان دەکەن، بەڵام بەداخەوە کەس گوێیان بۆ ناگرێ. دەسەڵات لە بری جێبەجێکردنی داخوازی و بەدیهێنانی خواستەکانیان بە فیشەک و گولەی پلاستیکی و بۆمبی فرمێسک ڕێژ وەڵامیان دەدەنەوە و دەستگیریان دەکەن. ئێمە لێرەوە ڕای دەگەێنین وەکو ڕۆشنبیران و چالاکوانان و مامۆستایانی ئاینی و تەواوی چین و توێژەکانی شاری کەرکووک پشتگیری و پشتیوانی تەواوی مافەڕەواکانتانین. پێمان وایە خۆ پیشاندانی مەدەنیانە مافی سەرجەم هاوڵاتیانە و پێویستە دەسەڵات ڕێزیان لێ بگرێ و شکۆ و کەرامەتیان بپارێزێت. لە هەمان کاتا دژی بەکارهێنانی تونند و تیژی و سوتانی دام و دەستگاکانی حکوومەت و بەکارهێنانی هێزین لە هەر لایەکەوە بێت، بە تایبەتی دەسەڵات. ئاوەتەخوازین چیتر خوێنی ڕۆڵەی میلەتەکەمان بەدەست دەسەڵاتداران و هێزە ئەمنیەکانی خۆمان نەڕژێنرێت. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری بەکارهێنانی هێز کار بکەن بۆ بەدیهێنانی خواستی گەنج و لاوەکانمان، بە تایبەتی و بە شێوەیەکی گشتیش هەوڵ بدەن بۆ باشکردن و خۆشگوزەرانی هاوڵاتیان تا هەرێم و قەوارەکەمان لەوە زیاتر تووشی قەیرانی زیاتر نەهاتووە. لە کۆتاییشدا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی تەواوی کەس و کاری شەهیدانی خۆپیشاندانەکان دەکەین و هەرچی هیوای زوو چاکبوونەوەش بۆ بریندارانی خۆپیشاندانەکان دەخوازین. هیواداریشین بە زووترین کات دەستگیرکراوەکان ئازاد بکرێن. ڕۆشنبیران و چالاکوانانی پارێزگای کەرکووک